دڵشاد عومەر بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی دوای 5 مانگ لە ڕاگەیاندنی دەست لە کارکێشانەوەی 2 ڕۆژە گەڕاوەتە سەر کارەکەی و لە ژووری خۆی دەوام دەکات. دڵشاد عومەر مانجی تەموزی ساڵی ڕابردوو ڕایگەیاند بەهۆی ئەوەی بەبێ ڕەزامەندی من زەویەکی 182 دۆنمی لە بەکرەجۆ دراوە بە کۆمپانیایەک بۆ پرۆژێ و بەرهێنان دەست لە کار دەچێشمەوە. دواتر لە ڕۆژی 19 ئاب نامەی دەست لە کارکێشانەوەی بڵاو کردەوە و دەستی لە کارەکەی هەڵگرت. ئەمڕۆ سەرچاوەیەک لە پەروەردەی سلێمانی پەیوەندی بە زوومەوە کردگوتی مامۆستا دڵشاد گەڕاوەتەوە بۆ سەر کارەکە. محەممەد دڵشاد زوومی سلێمانی بۆ پشتڕاستکردنەوە چووە پەروەردەی سلێمانی و چووە ژووری بەڕێوەبەری گشت. کاتێک دەرگاکە دەکاتەوە دەبینێت مامۆستا دڵشاد لەسەر کورسی بەڕێوەبەری گشتی دانیشت. محەممەد دەڵێت تەوقەیەکم لەگەڵ مامۆستا دڵشاد پێکەوە چاکیشمان خوارد. لێم پرسی مامۆستا تۆن وا گەڕاویتەوە بۆ دەوام ئەی دەستت لە کار نەچێشایەوە؟ لە وەڵامدا ئەو گوتی من ئەو ماوەیە مۆڵەت بووم، ئێستاش مۆڵەتەکەم تەواو بۆ گەڕاومە. دەمەوێ کاروباری خانەنشینی بکەم چونکە من تەمەنم نەگەیشتووە بە خانەنشینی و دەمەوێت خۆم داوای خانەنشین بوون. محەممەد دڵشاد دەڵێت لێم پرسی ئەی ئێستا وەکو بەڕێوەبەری گشتی واژۆ لەسەر کتاب دەکەیت و کاروبارەکان ڕای دەکەیت؟ لە وەڵامدا ئەو گوتی بەڵێ من هەموو کارەکان دەکەم و بەڕێوەبەری گشت، بەڵام ئەو کێشەی لەسەری داوای دەست لە کارکێشانەوەم کرد ئێستا مکوڕم لەسەری و نابێت زەویەکە بدرێتە کۆمپانیا.